هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە هەڵمەتێکی وێرانەدا چەند تۆمەتبارێکمان گرت کەوا لە دوو باند پێک هاتبوون. هەردوو باندیش دیارە زیاتر لە 25 ماتۆرسکیلیان زیبوو لە نێو شاری هەولێر. ماوەیەک بە لە ئێستاوکە لە سۆشیال میدیایەکان یان لە پەیجی تایبەتی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ڤیدیۆ وێنە و گرتەی ڤیدیۆیی مام زۆر بۆ دەهات بۆ ئەوەی کە ئاگادارنەکردنەوەکەوە خەڵکانێکی زۆر ماتۆرسکیلیان لێ دزراوە و تۆمەتبارێکی زۆر دیار نییە. ئێمە ئەم هەڵساین بە دوواداچوونی چرد لەسەر ئەو بابەتە و ئێستاوکە دوو باندمان دەستگیر کردووە کە سێ نەفەر بوون کە ئەمانیش هەڵسابوون بە دزینی زیاتر لە 25 ماتۆرسکیل.